سڵاو خۆشەویستانم، ئەمڕۆ گەشتێکمان ئامادە کردیە لەگەڵ چەند هاوڕێیەکی زۆر ئازیز و خۆشەویست. ئەوانیش ئامادەنە و ئێستا بەڕێدەکەوین لە شارە جوانەکەی بەرنەبی لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە وڵاتی کەنەدا و بەرەو شارە جوانەکەی مەیپڵ ڕیچ لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە وڵاتی کەنەدا دەڕۆین. سەیری دیمەنە جوانەکان بکەن و هەروەها باسی هەموو ڕێگا یاساییەکانی گەیشتنتان بە وڵاتی کەنەدا بۆ دەکەم و زیاتر ئاشناتان دەکەم بە ڕێگاکانی گەیشتن بەم وڵاتە. لەگەڵم بن تا تیشک بخەمە سەر هەموو ئەم ڕێگایانەی کە دەتوانن زۆر بە ئاسانی بێن بەرە وڵاتی کەنەدا و هیوادارم لە گەشتێکی تردا ئێوەش بەشدار بن لەگەڵمان و بەرەو شارە جوانەکانی تری وڵاتی کەنەدا بگەڕێن. و بەڕێزان، ڕێگاکانی گەیشتن بە وڵاتی کەنەدا لە سەرچاوەی فەرمی حکوومەتی کەنەدا، ئەویش وێبسایتی www.canada.ca ئاماژەی بە هەموو ئەم ڕێگا یاساییانە کردیە کە دەتوانن بێن بەرە وڵاتی کەنەدا. ڕێگای یەکەم بە ستیودنت ڤیزا، واتە دەتوانن بە ڤیزەی خوێندن بێن بە وڵاتی کەنەدا. ئەگەر بێت و قبول ئۆفەلێتە لە کۆلێژ یا لە زانکۆکانی وڵاتی کەنەدا وەربگرن، جا بە هەر مەبەستێک بۆ خوێندنی دیپلۆما، بۆ خوێندنی بەکالۆریۆس یا ماجستێر یا خوێندنی دکتۆرا بێت، دەتوانن بێن بۆ وڵاتی کەنەدا و لە کەنەدا خوێندنی خۆتان تەواو بکەن و لە دوای خوێندنیش دەتوانن داوای ئیقامەی دائیمی بکەن. ڕێگای سێیەم بۆ گەیشتنتان بە وڵاتی کەنەدا بزنس ڤیزا، بە ڕێگای ڤیزەی بازرگانی دەتوانن بێن بۆ ئەم وڵاتە. ڕێگەی چوارەم بۆ گەیشتنتان بە وڵاتی کەنەدا بە وەرک ڤیزا، واتە بە ڤیزەی کارکردن دەتوانن بێن بۆ ئەم وڵاتە و هەلی کار بدۆزنەوە و بێن بۆ وڵاتی کەنەدا. ڕێگای پێنجەم بۆ گەیشتنتان بە وڵاتی کەنەدا بە ڕێگای مارەبڕین زەواج دەتوانن بێن بۆ ئەم وڵاتە. بەڕێزان، لە ڤیدیۆیەکی تردا دێمەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست و هەڵوەستە لەسەر خاڵی یەکەم دەکەم کە ڕێگای گەیشتنتان بە وڵاتی کەنەدا لە ڕێی ڤیزەی خوێندنەوەیە. هەروەها ئاشناتان دەکەم بە هەموو ئەو دۆکیومنتانەی کە پێویستتان پێیەتی بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکانی وڵاتی کەنەدا. لەگەڵم بن لە کەناڵی بریز ڕەسوول هەموو ئەو زانیاریانەی کە تا ئێستا نەتبیستووە بیبیستن و سوودیان نێوەربگرن بۆ وەرگرتنی ڤیزەی خوێندن. هیوام سەرکەوتنتانە و ئێستاش وا دیارە هاوڕێیان برسیانە و دەست دەکەین بە درێژەدان بە گەشتەکەمان و خوانێکی بەتام و بە لەزەتیان بۆ ئامادە دەکەین. هیوادارم بە دڵی هەموو لایەکیان بێت و ئینجۆی بکەن لەم شوێنە خۆشە، لەم پارکە دڵگیر و نایابە. محەممەد داڵمەکەی چوونە؟ دەرەجەیەکە باش، نانی گۆشەی کەیوان باشە؟ زەخمە هەر دەست و پلی دیارە. باشە باش. لەبیر نەکەی لایک و سەبسکرایبی کەناڵەکەم بکەی، کەناڵی بریز ڕەسوول لە یوتیوب، بۆ ئەوەی ئاگاداربی خاڵ بە خاڵ تاوەکو ڤیزەی خوێندن وەردەگری و دەگەی بەم وڵاتە.